ژنان دەبنە پاڵەوانی خزمەتکاران. لە جیهانێکدا کە زۆر جار ژنان چاوەڕوانی و بێدەنگیاڵ دەبژێرن، چوارژنی کورد بوێرانە قسەکردنیان هەڵبژاردووە، لە ڕێگای تەختیشانەوە بە دەنگی بەرز دەدوێن. بێگومان کاتێ ژن لەسەر تەختیشان و دەوەستێ، ڕاستەوخۆ ڕوبەڕووی ئەو بیر و بۆچوونانە دەبێتەوە کە سنوورداری دەکەن. بەڵام ئەمڕۆ ژنانی کورد هونەر دروست دەکەن و چیرۆکی خۆیان و چینی چەوساوە دەگێڕنەوە. لە کاتێکدا ساڵانێک ژنان گەورەترین کەلێن بوون لە شانۆ کوردیەکاندا و پیاوان ڕۆڵی ژنانیان دەگێڕا. هەرفیرەی ڕەتزاگرانەی لە ئۆمەن نەچووە، سەروسمێڵ بۆ یاکراوەی دان لە زەمانە ماوەی کردپیاوە. چەندین ساڵە ئافرەت ئیشی نەکردووە، یعنی حەزێکی خۆم بوو، توانای خۆم بوو، یعنی پێشتر وەکو ئەکتەرێک ڕۆڵم ئەگێڕا، ئەم جارە بە شێوازێکی کە وەکو دەرهێنەرێک بێمە مەیدان و ئەو توانایی هەمە لە دەرهێنەریە دەریکەم. ئاڵاغازی 8 ساڵە دایکاتی دای بڕاندووە لە شانۆ و کاری هونەری. ئەمما دایکاتی هێندە بەهێزی کردووە، هەرچی قۆتی خۆیەتی کۆی کردوێتەوە و بوێرانە هاتووەتەوە مەیدانەکە بۆ بەرهەمێنانی شانۆی خزمەتکاران. کارەکەمان لە 3 کارەکتەر پێک دێت. خۆمیش دەرهێنەریم، یعنی ئێمە ستافەکەمان هەموو ئافرەتین. گرنگە بۆ ئێمە ڕۆڵی ئافرەت، توانای ئافرەت بسەلمێنین لە هەموو بوارەکانە، بە تایبەتی بواری شانۆ کە هەموو کاتێ ئافرەت بە لاواز بە زەعیف باسکرا و یعنی وەکو سەپاندنێک سەپێنراوە بەسەر ئێمەیە، بەڵام ئێمە ئەمانوێ ئەو ڕێچکەیە بشکێنین، توانای ئافرەت بەدەرخەین، جوانەکانی ژنان دیارکەین. شانۆی خزمەتکاران باز لە چینی هەژار و بۆرجواز و خزمەتکاران دەکات. لە فێستیڤاڵی نێودەوڵەتی ئەولێر بۆ شانۆ بەشدارە و ژنان لە ڕێگای ئەم شانۆیەوە جوانی و هێزی ژن نیشان دەدەن. تا چیتر کۆمەڵگا بەلاوە سێریان نەکات، یان وەک دەڵێن زەعیفە. شانۆکە بەعام باسی نووسەری فەڕەنسی ژان ژینێ نووسیوێتی، بەعام باسی چینەکانەکە، تەباقەکان، تەبقەی بورجواسی و ئەرستۆڤانی سوئانە سوقراتیەکان. ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ چینی بورجواز، یعنی ئەم کەسە بەدوای ئەم دوو خزمەتکارە بەدوای شوناسی خۆیانە ئەگەڕێن، تا چەند کەس لە ئازارەکانیان تێناگا، یعنی بەدوای ئەو ئازادی تاکە کەسە ئەگەڕێت، ئەوێ بچێتە شوێنی ئەو خانمە، ئەو کەسە دەوڵەمەنە لێی بات. اینجا ئێمە من لێرە ئەمەوێ ئاماژە بەوە کەم کە ئێمە دایمە کە سەیری ئاوێنە ئەکەین، بەس بۆ ڕازاندنەوە سەیری نەکەین، با سەیریکەین ناخی خۆمانش ببینین، باشی و خراپەکانی خۆمان هەست پێ بکەین. یانیش کاتێ چاڵ بۆ کەسێک هەڵەکەنین لەسەر حسابی بەرامبەر نەبێت، با توانای خۆمان دەربکەین، یەک ئەوەی من چاڵ بۆ کەسێک هەڵکەم و لەسەر حسابی کەس بچمە جەیەکی تر. اینجا دایمە قسەی پێشینانیش هەیەڵێ چاڵ بۆ هەر کەسی هەڵکەنی خۆتی تێکەوی. ئەمانی جوان خزمەتکارەکان لە هەمان لە کۆتاییە هەر خۆیان تێ ئەچن. الماها دوم اف نمایش الباجه ردوی که پیشکش کرد بو و امشیان اف نمایش خوشحالی و پشکدار بین دگرا هشته شان یعنی دولتی الحوله را پایتخت کارکترامت اوشانوگری دا پتر لایه نفسی دا دیار کردن که از ام دو خشکین و ام پکولت خو همی آبوان دیدن که ام بچین خاطین بکوچین چون که اوشانوگری بحث دو چینه جواگیت کرد، چینا بلند و چینا هجار بجین.
ام بيكولات كينكو اف جوازيانا منيت چونكي مدفت بو بخلكي اون او كاسيتيت اش حاجه كريت شون يبن بو بين ديار كرن كو بري هر تشتي امروفي ودفت مروفات الدف مهامي وهابيتن و ام همي تشين يكسان دەوترێت هێز لێگرتندایە ئەم چارژ نەشانۆکارش لە دووهۆکەوە یەکیان گرت و کەیف خۆشن بەم دەستکەوتیان هیواخوازیشن ڕێخۆشکەر بن بۆ ژنان و کچانی تر تا دەرگاکەیان بۆ ئاڵا بکەن. فاتیمەش بە حەسرەتەوە چاوەڕوانی خەڵاتی باشترین ئەکتەری کچ دەکات. والله من ياخو حاضر كيليكو ان شاء الله هيك خدك البيت رسق خلاتي باشترين اكثر وكتب بقى ويا ديجي ويكي بيجن هي بياخذ